ئەحرار سەنجار بەرپرسیارەتی خۆی لە هێرشەکەی شەوی ڕابردووی سەر بنکە سەربازەکەی تورکیا لە باشی گرتە ئەستۆ. دادگای باڵای فیدراڵی بڕیاری لەسەر هەڵبژاردننی سەرۆک کۆماردا. چەند پەرلەمانتارێک تانە لە خۆکاندیدکردنی هۆشیار زێباری دەدەن بۆ پۆستی سەرۆک کۆمار. سڵاوتان نەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. ئەحرار سەنجار بەرپرسیارەتی خۆی لە هێرشە موشکیەکەی سەر بنکە سەربازەکەی تورکیا لە ئەستۆ گرت و هۆشداریشی دەدات و ڕایدەگەێنێت. ئێستا کاتی ئەوەیە سنوورێک بۆ ئەو کردەوانە دابنێن بە هیچ نێوەندگیریەک ڕازی نابین کە سنوورێک بۆ دەستدرێژەکانی تورکیا دانەنێت و گەرانتیشی لەگەڵدا نەبێت، ئەگەرنا ئاگر بە ئاگر و خوێن بە خوێن وەڵام دەدەینەوە. دوای ئەوەی بەیانی ئەمڕۆ لە زیلیکان لە سنووری باشیک 6 موشک ئاراستی سەربازگەی تورکیا کران بەڕێوەبەری ناحیەی زیلیکان ئاشکرای کردووە. هێرشەکە هیچ زیانێکی لێ نەکەوتوتەوە، بەڵام بە جۆرەی زانیاری میدیای عێراق 3 سەربازی تورکیا کوژراون. لە بەیانامێکیشدا هێزی ئەحرار سەنجار ڕایدەگەێنێت دوای تەواوبوونی هەموو قۆناغەکان دان بەخۆداگرتنمان و شکستی حکوومەتی فیدراڵی لە پاراستنی خەڵکی شنگال لە دەست درێژیە بەردەوامەکانی تورکیا، هەروەک بە مەبەستی بەرپرسدانەوەی دوژمنکاریەکانی تورکیا و ڕاگررتنی لە سنووری خۆیدا پیاوە ئازاکانمان پرۆسەیەکی جۆری و پاڵەوانانیان دش بە داگیرکاری تورکیا ئەنجامدا. ئەوەشی ئاشکرا کردووە لە ڕێگەی 8 موشکەوە بنکەی سەربازی تورکیامان لە زلیکان لە ناوچەی باشیقە بە ئامانج کرد کە هێرشەکە زۆر بە وردی ئامانجەکەی خۆی پێکا. نونەراتی پارتی دیموکراتی گەلان هەدەپا ڕایدەگەێنێت لە بۆردومانی کەمپی پەنابەرانی مەخمور گازێکی کوشندە بەکارهێنراوە بە شێوەیەک 11 کەس ژەهراوی بوون و تەندروستیشیان ناجێگرا. کەری مۆیسی ئەندامی نونەرایەتی هەدەپا لە هەرێمی کوردستان لە کۆنگرێکی ڕۆژنەمەوەنیدا کە پەیامەری شارپرێز ئامادەی بۆ ڕایگەیاند لە هێرشی داعش و تورکیا بۆ سەر گرتوخانەی سەنعا لە حەسەکە 121 شەڕڤانی کورد شەهید بوون، بەڵام سەرکەوتنێکی گەورە تۆمەرکرا و جارێکی دیکەش داعش لە ڕۆژاوای کوردستان تێکشکێنرا. وتیشی سەرکەوتنی شەڕڤانانی کورد لە حەسەکە تورکیای نیگەران کرد، هەر بۆیە کاتژمێر 10 شەوی 1 ئەم مانگا هێرشی کردە سەر کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی لە مەخمور لە کاتێکدا ئەو کەمپە لەژێر سەرپەرشتی و چاودێری ڕێکخراوی نەتەوەی گرتوەکاندایە. ڕوونکردنەوەی زیاتری لەبارەی بۆردومانی کەمپەکە خستە ڕووتی 2 کەس گیانیان لەدەستداوە و 11 کەسیش بە چەکێکی کوشندە بریندار بوون کە برینەکانیان دەیسەلمێنێت مادەیەکی هاوشێوەی کیمیایی بەکارهێنراوە. ژمارەیەک پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نونەرانی عێراق سکاڵای یاسایی لە هۆشیار زێباری تۆمار دەکەن و شارپرێسیش ئەوەی زانیوە تا ئێستا 5 سکاڵا لە هۆشیار زێباری تۆمار کراوە. بە جۆری و زانیاریانی شارپرێس دەستی کەوتووە لە ئێستادا جگە لە 2 پەرلەمانتاری سربەخۆ لە ئەنجومەنی نونەران 3 پەرلەمانتاری یەکێتیش لە دەدگای فیدراڵی سکاڵای یاساییان لەسەر پەسەندکردنی خۆکاندیدکردنی هۆشیار زێباری تۆمار کردووە. لەوبارەیەوە شارەزایەکی بواری یاسایی لەبارەی ئەو سکاڵایەنە لە ئێستادا بە شارپرێسی وت ئەم داوا یاساییانە بۆیە دواکەوتووە بۆ ئێستا چاوەڕوان دەکرات دادگا کاندیدەکان پەسەند بکات ئەو کات سکاڵەکان تۆمار بکرێن. بەوتەیە و شارەزا یاساییە پێش پەسەندکردنی کاندیدەکان و تۆمارکردنی سکاڵا کێشە دروست دەکات و گومان لە یاسایی بوونی سکاڵەکانیش دەکرێت. پەرلەمانتارێکی سربەخۆ لە ئەنجومەنی نونەرانی عێراق ڕایدەگەێنێت خۆی و چەند پەرلەمانتارێکی دیکە لە ئەنجومەنی نونەران تانەیان لە خۆ کاندیدکردنی هۆشیار زێباری بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق داوە. عەلی تورکی جەسوم پەرلەمانتاری سربەخۆ لە تویتێکدا نووسیوێتی من و چەند پەرلەمانتارێکی کوت لە جیاوازەکان لە ئەنجومەنی نونەران لە دادگای فیدراڵی تانەمان لە پەسەندکردنی کاندیدکردنی هۆشیار زێباری داوە بۆ پۆستی سەرۆک کۆمار چونکە پەسەندکردنی زێباری نادەستوریە. دەژڵێت دەبێت کاندید ناوبانگێکی پاکی هەبێت و بە پاکێتی و سەرڕاستی و دادپەروەری و دڵسۆزی بۆ نیشتیمان ناسرابێت. ئەو پەرلەمانتارە سربەخۆیە ئاماژەی بۆ داوە زێباری بەهۆی دۆسی گەندەڵی کارگێڕی و داراییەوە متمانەی لێسەنراوەتەوە لەلایەن ئەنجومەنی نونەرانەوە کاتێک وەزیری دارایی بوو. دواتر دادگای تایبەت بە نەزاها بڕیاری لەسەر دەرکردەوە و چەند دۆسێکی تری تایبەت بە گەندەڵی دارایی و زیانگەیاندن بە دارایی گشتی لە دادگا تایبەتەکاندا لەسەر ماوە. تورکی ئەوەشی باس کردووە چەندین بەڵگەی یاسایی و دۆکۆمنتمان پێشکەشی دادگا کردووە و باوەڕمان وایە کە دادگای فیدراڵی بڕیار دەدات بە نادەستوری بوونی پەسەندکردنی خۆ کاندیدکردنی هۆشیار زێباری بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق.
دادگای فیدرالی وەڵامی داواکاریەکی سەرۆکۆماری عێراق دەداتەوە و ڕایدەگەێنێت پێویستە دوو لە سەرسەی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران ئامادە بن بۆ تەواوکردنی نیسابی یاسایی لە دانیشتنی دەنگدان بە کاندیدی سەرۆککۆماری عێراق. جەختیش دەکاتەوە هیچ هێزێک ئێستا گەورەترین هاوپەیمانی نییە. دکتۆر بەرهەم ساڵح سەرۆککۆماری عێراق بە نووسراوێکی فەرمی داوای لە دادگای فیدرالی عێراق کرد لە ڕووی یاساییەوە پرسی هەڵبژاردننی سەرۆککۆمار یەکلا بکەنەوە. هاوکات هەر ئەمڕۆ دادگای فیدرالی عێراق ئاشکرای کرد تاوەکو ڕۆژی 7 دوای 2022 دەرفەت هەیە بۆ دروستکردنی هاوپەیمانی گەورە، چونکە هیچ هێزێک لە ئێستادا گەورەترین هاوپەیمانی نییە. مەژ لە کاتێکدا هاوپەیمانی سەدر و پارتی و حەلبوسی باسییان لەوە کردووە ئەوان زۆرینەی پەرلەمانین و بەدەنگی زۆرینە دەتوانن نیساب تەواو بکەن و دەنگدان بۆ سەرۆککۆمار یەکلای بکەنەوە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەش کرا. شاد و بەختەوەرمەند.